نێچیروان بارزانی شەوی ڕابردوو لەگەڵ هەریەک لە چوارچێوەی هاوئاهەنگی لایەنە شیعەکان و هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت کۆبوونەوە و جەخت لە خواستی جددی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشەکان دەکاتەوە. بە پێڕاگەاندراوی سەرۆکاتی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە چوارچێوەی بەرنامەی سەردانەکەیدا بۆ بەغداد شەوی شەممە 6/4/2024 بەشداری لە هەردوو کۆبوونەوەی چوارچێوەی هاوئاهەنگی لایەنە شیعەکان و کۆبوونەوەی دەوری هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەتدا کرد کە تاوەکو درەنگانی شەو بەردەوام بووە. لە کۆبوونەوەی چوارچێوەی هاوئاهەنگیدا نێچیروان بارزانی جەختی لا گرنگی هەماهەنگی نێوان لایەنە سیاسەکانی عێراق و کاری پێکەوەی و پاراستنی دەستور و سیستەمی فیدراڵی کردەوە. هەروەها هەبوونی ڕوانگەی هاوبەشی بۆ بەڕێوەبردننی وڵات و داهاتوو بە پێویستی زانی. لا تەوەرێکی دیکەی کۆبوونەوەکەدا دەربارەی پەیوەندیەکانی هەولێر و بەغداد و کێشەکانی نێوانیان سەرۆکی هەرێمی کوردستان دووپاتی دەکاتەوە. هەرێمی کوردستان جددیە بۆ چارەسەرکردنی کێشەکان بە گفتوگۆ لەسەر بنەمای دەستور. بۆ ئەو مەبەستەش جەختی لە هەبوونی میکانیزمێک بۆ کۆبوونەوەی دەوری لە نێوان لایەنە پەیوەندیدارەکانی هەردوولادا کردەوە. لەخۆیەوە محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق و بەشدارانی کۆبوونەوەکە وەڕای دەربڕینی خۆشحاڵی بە بەشداری سەرۆک نێچیروان بارزانی لە کۆبوونەوەکەدا دووپاتیان کردەوە کە خواستێکی هاوبەش بۆ لێکتێگەشتن و چارەسەرکردنی کێشەکان هەیە. بۆ ئەم مەبەستەش بەردەوامی پەیوەندیەکان بە پێویست و گرنگ لە قەڵەمیاندا. لا کۆبوونەوەی هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەتیشدا بە پێڕاگەاندراوی سەرۆکاتی هەرێمی کوردستان دۆستی هاوبەشەکان لەگەڵ سەرۆکاتی هەرێمی کوردستان گرنگی جێبەجێکردنی ڕێکەوتنی هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت بۆ دامەزراندنی حکوومەتی فیدراڵی و دۆخی عێراق و هەرێمی کوردستان کارنامەی حکوومەت و خزمەتگوزاریەکان و بەرنامەی سەردانی چاوەڕوانکراوی بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق بۆ واشنگتن تاوەکتوێکرا. ڕۆژی شەممە 6 نیسانی 2024 نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ دیدار لەگەڵ محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق لەتیڤ ڕەشید سەرۆک کۆماری عێراق و بەشداربوون لە کۆبوونەوەی چوارچێوەی هاوئاهەنگی و هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت گەیشتنە بەغداد.